خانمان و بەڕێزان تکایە سەرنج بدەن. ئەو بەڕاستیمەی کە ئێوە بوون بە شایەت حاڵی بریتە لە مەراسیمی دانانی تازە گوڵینەی سوپا لەلایەن بەڕێوەبەری فەرمانگەی بەڕێوەبردننی کارمەندان. داواکارم لە کاتی بەڕێوەچوونی مەراسیمەکەدا هەمووان بە بێدەنگی بوەستن. سوپاس. چوومە گۆڕستانی ئەلگرتۆن بۆ ئەنجامدانی مەراسیمی دانانی تاجە گوڵینە لەلایەن گروپی ئەندامانی سەربازەکان، چونکە خولەکێکت پێتدا بۆ وەستان و بیرکردنەوە و مرۆڤ ناتوانێت زۆر جار ئەم دەرفەتەی هەبێ. بۆ پێشەوە بڕۆن وەستن باندەر چەک ئامادە پێشەوە. لەو مەراسیمە بەشداریم کرد مەراسیمی دانانی تاجە گوڵینەوە کە وەک کەسەی کە تاجە گوڵینەی دانا و وەکو کەسەشکە پێشکەشیدا. وەستن من هەموو ڕۆڵەکانم جێڕاوە کاتێک کە لە ساڵانی هێشتاکان لێ بوو. بۆیە لە ڕاستیدا ئەوە یەکەم جارە لە پشتەوە یارمەتی دەری دەرهێنەر بم لە دانانی تاجە گوڵینە. ئەوەش تەواو گەورەیە بۆ من. من هیچ ئەندامێکی خێزانەکەم لە شەڕدا بەشداریان نەکرد، بەڵام هەمیشە هەوڵ دەدەم ڕێگایەک بدۆزمەوە بۆ ئەوی گوێ بگرم و تێ بگەم لەوەی کە ئەو ئەزمونانە چی بوون. پێم وایە ئەوە دەم کاتە کەسێکی باشتر و سەرکردێکی لێ هاتوو. ئەو جۆرە سەرکردێکە من دەمەوێت ببم هەرگیز لەگەڵ واشنتۆن دیسنی ناگونجە. تۆ بەردەوام شەڕ دەکەی دژی ئەو شتانەی کە هەیە وەکو فێڵ و گەندەڵی، بەڵام هەمیشە تۆ جەختکەرەوترین یان دەنگ بەرزتر نیت. پرسیار ئەوەیە کە ئایا پێویستە لێرە بی؟ زۆر جار ئەو سەرکردایەتی بێدەنگە کە بەردەوام چاوپۆشی لێ دەکرێت. ئەوە لە ڕاستیدا پرسێک بوو لە کۆمەڵگەی ئەمریکی ئاساییدا. ئێمە پێویستمان بە کەسانێکە کە بە هەموو شێوەیەک هێڵێک لە حکومەتی فیدراڵی دروست بکەن. من ئەو دەرفەتەم لە ژیاندا هەبوو کە تەنها ناچار بووم هەنگاو بەرەو پێشەوە بنێم و بوێریەکی تەواوم هەبێ. هەرچەندە ترسام و زۆر کاریگەر بووم، بەڵام وەکو ئافرەتێکی ئاسایی ئەمریکی گرنگ بوو کە ئەو هەنگاوە نەبنێم. ئۆ ببورن ئێمە دواکەوتین. باش بوو. سێرم کەن تکایە سێری کامێراکە بکەن. زۆر باشە. تۆ زۆر سپاس. زۆر سپاس بۆ هێنەگرتنەکەت. باشە. دەی با بڕۆین. خواتان لەگەڵ. جانی هیچم نەکردم. با بڕۆین. کەواتە ویستیت بێی. ئەو تۆ بووی خەریکی دروستکردنی. تۆ بەردەوام یارمەتیت داوم. خەڵکانێکی زۆر هەن حەزیان لەبەر پرسیارەتی نییە، ئەوە قورسە واتە پەیوەندی لەگەڵ کارەکەت باشە. بەڵێ بەو شێوەش تۆ تەنانەت کاتی پشوش بیرت لای کارەکەتە، ئەوە جۆرەکە لەبەر پرسیارەتی کە بەردەوام بەرنامە و پلان بۆ ڕۆژی داهاتوو دادەنی. بە بۆنێ لە دایکبوونی پیرۆز بێ. زۆر سپاس. دەمەیە بە خەریاق سەرسەرەوە بکەم. ئەمڕۆ دەبێت بیرۆکەی باشە بێ سەبارەت بە مشتێک. بەڵێ ڕۆژێکی هەینی زۆر جەنجاڵە، بەڵام خۆشە. هەمیشە کاتێک لە گەشتێک دەگەڕێیتەوە بۆ شێوەیە. دەزانم پشووەکە چۆن بوو؟ لێرە مابوومەوە بەخۆم دەگوت پێویستە هیچ شتێک نەکەم، چونکە چەند ڕۆژی داهاتوو پێویستە هەموو شتێ بکەم. ئەو بەڕاستی بەڵێ دەزانم. بەڵێ تۆ لێ ڕاهاتووی لەم شوێنە تۆ ئێستا شوێنەکە دەبینی. کیران لە ڕادە بە دەرسەرقاڵە، بەڵام ئەگەر ڕۆژەدانیشی و قسەی لەگەڵ بکەی باوەڕ ناکەی کە ئەو هەموو شتە چێ لە هەکبەیدایە و چۆن دەتوانێت ئەو هەموو شتە بزانێ. بە جۆرێ وەکو زانستێ سەیری هەموو ئەوماندووبوونێ خۆی دەکات و پێی وایە پێویستە ئەو بەخشیشانی خوا بە بەهێزی بهێڵێتەوە و هەروەها بە سۆزەوە وەری بگرێت. باشە کەواتە بەرنامەی بەیانیمان پێویستە چۆن بێت؟ بەیانی تۆ چاوپێکەوتنی تایبەتت هەیە لەگەڵ OMB بابەتێکی گرنگە. بەڵێ باشە. بەڵێ هەروەها دیئۆدی هەروەها هەلی لە کۆبنەوەیکی لەگەڵ HRS بۆ ڕێخستووی کە کۆبنەوەیکی گرنگ و پێویستە سەرنجی بخەیتە سەر. باشترین بەهرەکان لە مانگی 1 و شوبادا دیاری دەکرێن. ئێمە ناتوانین چاوەڕێی مانگی نیسان و ئادار بکەین بۆ ئەوی پۆست بکەین. لە ڕاستی ئێمە هەوڵ دەدەین
کە خۆمان لەناو بارودۆخەکەدا بنین دەزانین کە دەمانەوێت ژمارەی مەشقکردنەکان زیاد بکەین وەک چۆن پلانمان بۆ داناوە بەڵام ئەگەر بتوانین زیاتریان بکەین بە پارە پێم وایە زۆرێک لە گروپە جیاوازەکانی خەڵک دەتوانن بێنە ناو حکومەتەوە واوە کارێکی باشیشە. من مناڵی کۆچبەرانم ئەوانەی لەگەڵیش من کۆچبەرن بۆیە ئێمە پەیوەندیمان بەیەکەوە هەیە بەڕاستی وەکو یەک لەسەر هەمان هێڵ بیر دەکەینەوە کاتێک کە باز لەوە دەکرێت کە چۆن خزمەتی خەڵک بکەین و چۆن سەرکردایەتی بکەین زۆر جار کەسانێکن کە دەیانەوێت کاتێک ڕۆڵی سەرکردەیەک بجێڕن بەڕاستی لە ڕێزی پێشەوە و ناوەند بن بۆ ئەوەی ڕوخساریان دەرکەوێت ئەوە شکارەکەی خۆی بە باشی دەکات بەڵام دەیەوێت دڵنیا بێت لەوەی کە دەنگی کەسانی تر لەسەر مێزی گفتوگۆ بەدەست دێنێ زۆربەی کات کەسەکان ئەمە دەکەنە چارەسەر. من زۆر گرنگی بەو کاران دەدەم کە ئەنجامی دەدەم گرنگی بەو کاران دەدەم کە دەیکەم و گرنگی بە ئەزمموی کەسانی تریش دەدەم من خەباتم کردو بۆ ئەوی بەڕاستی بتوانم بە یەکسانی و هەمەجۆری بیر بکەم و سەرکردایەتی بکەم چونکە ئەو ئەزممونیشیانم بووە دایکم و باوکم دەزانن کاریگەریدا بەشبوونی هندستانیان لەسەر بووە بۆیە دەزانی ئەوان دەبوو کە وڵاتی خۆیان بەجێبێڵن کە پاکستانە و لە مۆمبای ژیانێکی نوێیان دەست پێ کرد ئەو شتەش سەرکێشی خۆی هەبوو بەڵام ئەوان زۆر باسی ئەو ئەزممونیان نەدەکرد کاتێکاتین بۆ ئەمریکا باوکم پزیشکی دەرونی بوو و ئەو شوێنێک کە پێویستیان بە باوکم بوو ناوچێکی گوندشینی دوو دەسەڵات بوو کەوا تێمە بووینە و خێزانەی کە لە یەک لە گوندە بچووکانی وڵاتەکان نیشتەجێ بووین ئەوە باش بوو لەو شارۆچکەی کە من تێیدا بووم ژمارەیەکی زۆر کەم هەندی هەبوون هەمیشەستم بە جیاوازی دەکرد قژم جیاواز بوو ڕەنگم جیاواز بوو هەمیشە شتێکم هەبوو کە من کەسێکی بێگانم لە نێواندا بیرما کەمیشە زۆر هەوڵم دەدا کە خۆم بگونجێنم و هەوڵم دەدا شتەکان بزانم چونکە دایک و باوکم هیچ ڕێبەری منیان نەدەکرد دایک و باوکم لە سەردەم و لە ناوچێکی تەواو جیاواز لە مندا پەروەردە کرابوون لە وڵاتێکی جیاواز و کللتورێکی جیاواز بیرمە کاتێک لە پاسێکی قوتابخانەدا بووم لە پانشە لوێزانە هاوڕێتیم لەگەڵ کچە ڕەشپێستەکاندا دەکرد هاوڕێتیم لەگەڵ سپی پێستەکانیش دەکرد بەڵام ئەوان هاوڕێ من نەبوون و بیرمە ڕۆژێک کۆمەڵێک بانگی منیان کروتیان کیران وەرە ئێرە لە ئێمە دانیشە کۆمەڵێکی ترژدان گوت وەرە لە ئێمەدا بنیشە دەزانی من ئەو کاتە تەمەنم تەنها دایان 11 ساڵ بوو بەڕاستی نەمدەزانی کە ئەو کاتە پێویستە چی بکەم ئەوە یەکەم ئەزممونی ژیانم بوو بۆم دەرکەوت کە بەڕاستی شتەکان چۆن جیا کراونەتەوە بۆم دەرکەوت کە ئەو قوتابخانەی منی تێدا بووم لە ساڤانە لەژێر فەرمانی جیاکاریدا بوو تا من لەو قوتابخانەدا من ئەوەی کە لەسەر پاسی قوتابخانە زانیبم ئەوە بوو کە تۆ بۆ پاسە بەسەر شەقامەکانی شاردا دەڕۆیت دایکم ئافرەتێکی زۆر بەهێز بوو هەمیشە بەرپرسیارەتی شتەکانی دەگرتە ئەستۆی خۆی دەیزانی کە لە ژیان تایبەتی مندا کاتێک باوکم نەخۆش کەوت دایکم هەموو هێز و توانایەکی وەرگرت و خێزانەکەی خستە ئەستۆی خۆی پارەی پێدا دەکرد و لە بازاردا کاری دەکرد مۆڵەتی خانوبەری وەرگرت ئەوە شوای لە دایکم کرد کە دڵنیا بێلەوەی کە دەتوانێت بژێوی ژیانی خێزانەکەی دابینکە بە بۆچوونی من ئەو بۆ هاندەر و پاڵنەرێک بۆ من بۆی بتوانم بیر لۆ بکەمەوە نەک تەنها کارێ بکەم بەڵکو حەزم لەمانەوە سەرکەوتم بوو نەمدەویست ببمە بارگرانی بەسەر خێزانەکەمەوە کیران بەڕاستی کەسێکی سەرەکی خەڵکی و حکوومەتی فیدراالیە وەکو بەڕێوەبەری فەرمانگەی بەڕێوەبردننی کەسی هەوڵ دەدات و بۆ ئەوەی بتوانێت لە حکوومەتی فیدراالیدا کە ببێتە جێگەی شانازی و خاوەنکارێکی نمونەیی هەروەها 2.1 ملیۆن کارمەندی مەدەنی لە حکوومەتی فیدراالیدا هەن ئەو کارەی ئێمە هەوڵی بۆ دەدەینەوەیە کە یارمەتی و پشتگیری ئەو کەسانە بکەین کە بەڕاستی بەهرەمەندن بۆ ئەوەی بێنە ئاراوە و خزمەت بکەن بە وڵاتە بۆ چارە سەرکردنی کەلێنەکانی کارامەیی لە هێزی کاردا بۆیە ئێمە کەسە کاریگەر و گەورەکان دەگرین و بەرزیان دەنرخێنین کەیران بەڕاستی لە لووتکەدایە و ئەو پەیوەندی باشی لەگەڵ بەڕێوەبەرەکان هەیە باشە ئەوکو خۆی بوو ئەو پێم لەکوێیە ویستم سلااوی لێ بکەم ماوەیەکی باش دەبێت خۆشحاڵ بووم ببینین من نزیکەی 10 ساڵە کیران دەناسم لە کاتی ئێمەدا ئەو کاتە ئۆباما سەرۆکی کۆشی سپی بوو ئەوەی بەڕێوە دەبێت من بەڕێوەبەری جێبەجێکار بووم لە کۆشی سپی سەبارەت بە ئەمریکی ئاساییەکان و دورگەکان و زەریای هێمن هەروە ڕێخەری پەیوەندەکانی ئۆباما بووم پێم وایە کاتەکانی کیران کە سەرکردایەتی دەکات و دەست پێشخەری کۆشی سپی دەکات بە یەک دوو شێوازی جیا ئامادەی کردووە بۆ ئەم کارەی ئێستا بەڕێوەبەری ئۆپی ئێمە یەکەم لە هەمووی گرنگتر ئەوەیە
ئەو ناوەستێ بێ هیوا نابێ ئەو بەڕاستی زۆر باشە لەوەی هەموو سەرچاوەکان کۆ بکاتەوە و خەڵک بەدەست بهێنێت و بیان کڕێت بۆ ئەوەی بە تەواوی هەوڵی بەدەستهێنانیان بدات. دووەم شتێش کە گرینگە ئەوەیە کە بەڕاستی لە پەیوەندیە جۆرا و زۆرەکان و هەموو پێداویستی خزمەت گوزاریەکانی کۆمەلگەت تێدەگات. کاتێک کە خوێندنی ئەسام تەواو کرد ویستم کار بکەم بۆ بەشی مافە مەدەنیەکان. ئەوەی لە جیهاندا ببینم کاریگەری سۆزداری گەورەی لەسرم هەبوو وەکو ئەوەی بڵێم پێویستە کارێک لەو بارەیە بکەم. ناتوانم تەنها دانیشم و سەیری ئەو شتانە بکەم و پێویستە بزانم کە چی ڕوودەدا. باشە من زۆر بە سۆز بم بۆ دۆزی کۆمەڵایەتی و برسە کۆمەڵایەتیەکان و مافە مەدەنیەکان وەکو خولیایەک بووبم. هەر لەبەر ئەوەش دەمویست ببم بە پارێزەر بۆ چاوپێکەوتن چوومە ژوورە و لە دڵی خۆمدا بیرم دەکردەوە. باشە من پێویست ناکە هەوڵێکی زۆرەوە کارە بدەم چونکە منە و کارە بەدەست نایەنم چونکە من ڕکابەری لەگەڵ کەسانێکی زۆر دەکەم بە هەمووی ئەو یاسا گەورانە. من نامم بەدەستکەش لە قوتابخانەکەەوە وەکو لۆڵ و بیهۆڵ ئیتر چوومە ناو حکومەتی فدرالیەوە بۆ کارکردن لە وەزارەتی داد لە بەشی مافە مەدەنیەکان. لە ڕاستیدا سەرنجڕاکێش بوو کە کچێکی گەنجی ڕەنگاوڕەنگ بووم لە کۆتایی بیستەکاندا بووم. پێم گوترا کە پانتۆڵ و تەنورە لەبەر بکەم بۆ ژووری دادگا وەکو ڕێزێک لە هەموو ئەندامانەی دادگا. ئەوەی دەمەوێت باسی بکەم ئەوەیە کە تەنها متمانەت هەبێ بەتوانەکات وە تۆ نوێنەرایەتی حکوومەت دەکەی. هەروەها تۆ دەبێت نوێنەرایەتی کۆمەڵی خەڵکی تر بکەی. بەڕاستی ئەوە شتێکی سەرنجڕاکێش بوو. سیما و جێنی هاوکارەکان من لە بەڕێوەبردندا من زۆر دەمێکە ئەوان دەناسم. لەو کاتەی لە واشنگتۆن نیشتەجێ بووم لە نزیکەی 20 ساڵ لەمەوبەر. ئەوان بە شێوەیەک بیریان دەکردەوە و زۆر گرنگیان بە کەسانی دەوروبەر دەدا. بۆیە من لە ڕاستیدا چەند ڕاهێنەرێکی کاریگەرم هەیە کە پشگیریان کردم بۆی ئەم هەنگاوانە بنێم و هەمیشای یارمەتی منیان داوە. ئەوان کەسی زۆر باش بوون بۆ من. پێم وایە کیران ئەمەی کۆ کردوتەوە ئەوە ڕاستیە ئێمە دەمانەوە دڵنیابین لەوەی کە دەنگێک هەیە بۆ ئافرەتانی ئەمریکی ئاسیایی لە سەرانسەری پرسەکانی دادپەروەری کۆمەڵایەتی و بۆ شەوێت تەنها دەنگی دایەوە و بەناوبانگ بوو چونکە ئێمە دەزانین هەمیشە ئەو دەنگانە لەسەر مێزی گفتوگۆ نابیسترێن و پشتگوێ دەخرێن. دەزانی پەیوەندی هاوڕێتیمان چ لە ڕووی کارکردنەوە یان لە ڕووی کەسیەوەی لە من کردو زۆر دڵخۆش بووم لە کارەکەمدا. ئەوە شیوای بەخش بوو بۆ ئەوەی کە بتوانین کاری واتادار بکەین بەیەکەوە. ئەوە دەمانەوێت لەگەڵ کەسانێک ئەو کارە بکەین کە ڕێزی لێ دەگرن. بیر لە هەموو ئەو کاتە دەکەمەوە کە هەمووتان بانگ دەکەم پێتان دەڵێم کە ئادەکرێ من ئەوە بکەم ئەوەش تەنها بە پشت بەستن بە یەکتری دەکرێ ئەو کارە. دەزانی ئێمە زۆر لەسەر کارەکەمان زۆر قسە ناکەین بەڵام کۆمەڵێک سات هەیە کە دەگەینە ماڵەوە بیر دەکەینەوە کە پێم وایە ئەوەی ئەرکی سەرەکی پیشەکەمانە کە بیر لە هەموو کەسێک بکەینەوە تەنانەت لە کاتی پشودانیش دەڵێن چی بکەین و چی نەکەین. دەزانی من حەزم لەو کاتانەیە کە بەیەکۆ کۆ دەبینەوە باس لەو پرۆسانە دەکەین ڕەنگە نەگەینە هیچ ئەنجامێکیش بەڵام بەڕاستی دەتوانین کۆ ببینەوە کاتێکی باشتر خام بکەین بۆ دۆزی کۆمەڵایەتی. ڕەنگە هەندێک کات کێشەکە ئەوە بێ کە نەتوانین ئێمە بشیکەین توانین بە باشی ئەنجامی بدەین. بەڵێ باش دەکەم تۆ کۆبوونەوە دەبێت بڕۆی دەزانم ئێوە شەر بەم شێوەیە لەگەڵ خۆشحاڵ ببینێت. من کاندید کرام لەلایەن سەرۆکۆ بۆی ببمە بەڕێوەبەری فەرمانگەی بەڕێوەبردننی کارمەندان. هەرچەندە سەرۆک کاندیدیش بکە بەڵام پێویستە بچیتە کۆنگرێس دواتر پێویستە بچمە بەردەمی لیژنەیەک بۆی باسی تێگەشتنم بکەم لە پرسەکان و هەروە بڕوانامەکانم چین دواتر ئەنجومەنی پیرانگ دەنگ دەدات. ئێمە ئەمڕۆ کۆبوونەتەوە بۆ ئەوەی بیر لە کاندیدکردنی کیران ئاهوجا بکەینەوە بۆ بەڕێوەبەری فەرمانگەی بەڕێوەبردننی کارمەند. بار شەوێک بێت دەبێتەوە ئەنجام بدرێت. سپاس بۆ سەرۆک پیتەرس و ئەندامانی پلەبەندی پۆرتمان و ئەندامانی لیژنا بۆ پێشوازی و بەخشندەیتان. ئەسمونێکی سامناک بوو بەڕاشکەی پرسیارم لێکرا دەربارەی مێژوو پابەندبوونم بە هەمە جۆری یەکسانی و گشتگیری و ئایا ئەوە وا دەکا کە لایەنگرین بۆ لایەنێکی دیاریکراو هەبێت؟ پابەندین بە بەڕێوەبردننی پرۆگرامی یارمەتیەکانی کارمەندانی تەندروستی فیدراڵی. سپاس بەڕێزم بۆ پرسیارە من لە ڕۆڵ و بەرپرسیارەتی ئەو پۆستە تێدەگەم بە تەواوەتیش یاساکان پەیڕەو دەکەم. هەروەکو خۆشتان باشتر دەزانن کە ئاسایشی ئەلیکترۆنی فیدراڵی کێبڕکەیەکی ڕوونە. ئێستاش سوورن لەسەرەوەی کە ڕوبەڕووی پێشەکاریەکان ببنەوە و تۆ ئامادەی ئەمە بکەیتە کاری سەرەکی خۆت. پێم وایە پرسێکی گرنگە بەدڵنیایەوە پابەندە بم بەکارکردن لەگەڵ ئێوە لەو لیژنەیە لەسەر ئەم پرسیارە. پرسیارەکەم بۆ ئێوە ئەوەیە ئایا پابەندە بن بە بەرز ڕاگررتنی پاراستنی سیستەمی دامەزراوەکان لەسەر بنەمای شایستەیی و بەها سەرەکیەکان کە بنەمایەوەن؟
سپاس بۆ تۆ بەڕێزم من لە ڕۆڵی ئەم کارە تێدەگەم و بە زۆر بەڕاستی کاری لەسەر دەکەم و بنەماکانی سیستەمی شایستەی بەرزڕا دەگرم هەروەها لە بای ئەوە تێدەگەم کە کەس نابێت جیاکاری بکرێت لەسەر بنەمای ڕەگەزەکەی و من پێشتر پارێزەری مافەمەدەنیەکان بووم زۆر بەباشی کارم لەسەر ئەوە کردووە کە پێشم وایە کە هەمومان پێشگیری بەڕێز مارتنیش دەکەن ئەوش ئەوەیە کە پێویستە بە ناوڕۆکی کارەکەری خۆمان و بڕیارمان لەسەر درێن نەک ڕەنگی پێست و ڕەگەزمان لەگەڵ ئەوەشدا ئەم کۆبوونەوەی لە ئێستادا داخراوەتەوە. ئەسمونێکی سەخت بوو ئەوەش جێگەی داخە چونکە پێم وایە هەندێک جار خەڵک بە پرۆسەی پشتڕاست نەکردنەوەدا تێپەڕبوون و بێهیواشت دەکا بەڵام من وەکو ئافرەتێکی ئەمریکی و ئاسیایی پێویست بوو بوێر بم و بەهێزیش بم. بەخێر بێن و سپاس بۆ ئەوەی کە ئەمڕۆ لەگەڵمان بوون لە پرۆسەی سوێند خواردنی فەرمی بۆ بەڕێوەبەری نوێ فەرمانگەی بەڕێوەبردننی کارمەندان. کیران ئاهوجە خۆشحاڵم بە کارکردنت لەگەڵ بەڕێوەبەر ئاهوجە هەمیشە وەکو سەرۆکی کارایی OBM لە ساڵی 2015 تا 2017 کارم لەگەڵ کردووە کە ئێستا دەست بەرزکەوە. من کیران ئەرجەنداز ئاهوجە هەر کارێکت خۆش بێت دەتوانی تێدا سەرکەوتن بەدەستبێنی نەک بە دوای شتێکدا بگەڕێکە پێت وایە سەرکەوتوت دەکەم من کارەکەم هەڵبژار چونکە لی تێدەکەم و هەست دەکەم دەتوانم بەشداری بکەم ئەوە مانادارە دەمەوێت جیازی دروست بکەم بۆ پێم وایە ئەوە بۆ هۆی ئەوەی کە بمەوێت لە کۆمەڵگایەکدا کار بکەم بۆ ئەوی ببمە خزمەت گوزاری گشتی چونکە پێم وایە ئەوە کارێکی مانادارە. خوا یارمەتیت بدە. خوا یارمەتیم بدە. باشە پیرۆزە بەخێر بیت بۆ ئێرە بەڕێوەبەر ئاهوجە. سپاس. پێشەوەی کیران کاندید بکرێت OPM چەند ساڵێکی سەختی تێپەڕاند بوو ئەو دەستگایە مەترسێکی زۆری لەسەر بوو هەروەها زۆرێک لە بەشەکانی حکوومەتی فیدرالی کەوتبوونە سەر کارەکانیان بەڵام بەڕاستی ئەوان زۆر بۆیان سەخت بوو کە بەبێ OPM کار بکەن. لە کۆتاییدا کیران پشتڕاست کرایەوە و ئەوەی لە یەکەم ڕۆژەوە کردوێتی وای کردووە دامەزراوەی OPM سەرکەوتنێکی بەرچاو بەخۆیەوە ببینێت لە ڕووی بەڕێوەبردنەوە. ئەو ئەرکەی کە ئێمە هەمانە گرنگە نەک تەنها بۆ OPM بەڵکو بەڕاستی سەرکەوتن بوو بۆ هەموو دەستگا فیدرالیەکان و تۆنێکی بۆ ئێمەدانا. پێم وابێ ئەو شتێکە کیران دەکات سەرکردەیەکی بەهێز و بەبەزەییە پێم وایە ئەو لە سەرکردایەتیدا گرنگە تۆ ناتوێت ئێمە دیدی بەهێزمان هەبێت و بیرۆکەی ئەوەی هەوڵ بۆچی دەدەیت و چۆن بەدەستی دەهێنێت تەنها ئەو بەسە کە بەزەیت هەبێ و خەمخۆری خەڵک بێت چونکە لە کۆتاییدا ئەو وەکو بەڕێوەبەری OPM تێدەگات. من ئیلهامم پێدەدرێت کاتێک دەبینم هەموو ڕۆژێک کار لەسەر پرسە باڵاکانی حکوومەت دەکات و سەرکەوتنی بەرچاو بەدەست دەهێنێت و شانازی پێوە دەکەم. ماوەیەکی زۆری پێچوو تا بۆم دەرکەوت کە من لە شێوازی بەڕێوەبردن و سەرکردایەتیدا باشم هەموو ئەوەش بە هاوکاری و هاوسۆزی هاوکارەکان بوو و پێویست ناکە لە تیمەکەدا من زیرەکترین کەس بم گرنگە کە هاندانە تەبێ بۆ هەر کەسێک کە بەدڵسۆزی کارەکەی دەکات. دەبێ خەڵکمان لە هەموو چین و توێژەکاندا هەبێ لە هەموو هێڵەکاندا چونکە ئەوە کۆمەڵگایە ئێمە خزمەت دەکەین ئەوە خەڵکی ئەمریکایە ئەگەر هەر یەکێک لە تاکەکان ڕنگدانەوەی نەبێ ناتوانین بزانین کە چۆن بە باشترین شێوە خزمەتی کۆمەڵگا بکەین.